لو او ملفانك استباس كم تركيا هنا تقول ما ترسل لا يجمل فيه لا ملف لوزان 2023 ملف لوزان خلاص بي تارانوسي كرتيا دا تياتوكا اوي اما تيجيش ندري تركيا نيازي زور خرابي هلا روشراتينا ورس بو دروازه طبعا بخيراي تاريخ كرو موضوعنا هر اون دا باز ذكري اما دبي بزاني تركيا كرانوكي اخيري اما راستا همومان هش صاري كمي حزبي دادو قشبيدان مان تارادێک پێمان باش بۆ ڕەوشن بیرانی خوار و هەرچەندە برادرانی سەر و زۆر جار داهاتنە لای ئێمە متتەفق نەبووین ئەمە پێمان باش بوو بەڵام ئێستا دەرکەوت ڕاستی تورکیا ئەو کرانەوەی وەکبری سیاسەتی احتیوا بوو کورد هاتبووە پێش دەویست بە جۆرێک لە باوشی خۆی گری لێ نەگەڕێ عیلاقاتی ئیقلیمی و دووەلی تەتەوڕ بکە ئێمە تێگەیشتین لەو مەوزوعی بەڵام ئەوەی ئەمە ئێستا باسیەکەین ئەو سێ مەلەفەی خوارەوەیە ئەوەی معلوماتی من هەبی بەڕێز ئەردۆغان نزیکەی 100 فەقیهی قانونی عالەمی بان کردبوو کە وەرن باس لەو مەلەفانەی خوارە بکەین یەک ویلایەتی مووسڵ دوو سیڤەر سێ لۆزان ئەوانە هەر یەکە دۆمەین و ڕێنجی جای هەیە وەکوێ منطلق و مەدای خۆی هەیە بۆ نمونە ویلایەتی مووسڵ تایبەتە تەقریبەن بە کوردستان و ئێستا عێراقیش دەگرتەوە لۆزان تۆزێک فراوانتراوەی ئێستا ئیدلب بوو ئەوانە دەتوانین برین دەکەوتە ژێر ڕچێفی ئەو لۆزان ئەوەی لیبیا و دەریای سپیناوە ڕاست و ئیتاڵی ئەوانە سیڤەرە یەکیان 443 مادەیە سیڤەر ئەویتکە 143 مادەیە هەریکە وەکوبری ئەوەی خۆی هەیە مەدای خۆی هەیە لەو بابەتانە تورکیا جاری یەکەم سیاسەتە چتری گرتە بەر وەکوری ئەی پێی دەگوترێ اختیاری ئەی سیاسەتی ئەوەی گرتە بەر یەک پارچەی خاچی سووریا یەک پارچەی خاچی عێراق یەک پارچەی خاچی ئێران وەکو یەک پارچەی خاچی تورکیایە سیاسەتێکی زۆر تند بوو یعنی لە 100 ساڵی ڕابردوو بەڕێی من هیچ دروشمێک ئاوا دژی کورد نەبوو کورد زۆر خراپ کەوتە ناو خنچێنەر بەڵام کە خۆی لە ویلایەتی مووسڵ پەڕیەوە لە بۆ لۆزان لە لۆزانی ڕانەوەستا پەڕیەوە لە بۆ سیڤەر کورد تەقریبەن تۆزێک هەناسەی هەرچشە ئێستا خۆی تووشی قەیرانی گەورە کراوی جەنابی کاک مستەفا باسی کرد لەگە کاک دکتۆر کە پێی وایە تورکیا لەوانە دەرناچی یەک ڕەئینە لەو بابەتی تورکیا خۆی تووشی بارێکی قرس کردیە لە ئەدلب لە لیبیا بەڵام ئێمە تەرکیز دەکەینە سەر ئەدلب ئەگەر لە ئەدلب سەرکەوتوو نەبی هەر لەوێندەری شەڕ و ئەوە تووشی تورکیا نابی ڕەنگە لە ئەفرین و ئەو ناوچانی کە ئێستا دەوریاتی هاوبەشی رووسیا و تورکیای لێ لەوێش دەبتە شەڕ یعنی لە وەکوێ ئینتیفازەکی گشتی لەسەر تورکیا دەکرێت لەوەش مەجال هەیە ئێمەش لە هەرێمی کوردستان نازانم ئەوە بڕیارە ڕەنگە بڕک زۆر باس بکەین و زۆر حساسە عێلاقەی بە ئەمنی قەومی هەیە دەبێ ئەمەش بیرێک لەوەی بکەیتەوە کە چ لەوانە بکرێ لەوانەی کە هەیە ڕاستی لە لۆزان هیچ مادەی تێدا نیە 2023 تەواوی زۆر جار لە ناوەمەش ئەو قسە هەیە ئیتفاقیات درن مەودای 100 ساڵی ئەمن یەکەم جار لە جامیەی سلێمانی ئەومان تەڕ کرد سەردەمی سایکسپی گوتوان بابە ئەو هیچ ئەساسەکی نییە ئەوە خەرچی ماخر تەلەڤیزیۆنێک دەینووسی ساڵی 1916 15 ینی وەی دەزانی تەواو دەبی ئەوە شتێکی نوێ تەقینەوە گڕودە هیچ ئەساسەکی نییە هیچ مادەکی وای تێدا نییە و ئێمەش هەڵوەشاندنەوەی لۆزان و سیڤەر و ویلایەتی مووسڵ لە هەرسێکان قازانجی ئێمەی تێدایە ئەگەر بەڵام بەو شەرتی ئەگەر ئەوانەی باسییان کرد ئێمە لە کوردستان ئەو یەکگرتووە و think tank و ناوەندی توێژینەوە بێتە پێش و ئیش بکە و خۆ لە زیانەکان لابدا و خۆ لە قازانجەکان وەکوێ لە هەولێرە دەین بە موچێش قازانجەکان دەرچێت ئەوە زۆر قازانجەکەین وەڵا بەس هەمومان لێرە لەو مەجلیسەی دانیشتنە گومانمان لەوەی هەیە سەرکردایەتیمان ئێمە خۆمان نازم هەمومان بتوانین واتکەمە لە دەرفەتەکانی ترش ئەومان دیدەم باشترین نمونە دەرچوونی عێراقا لە بەندی حەوت چکە و پەرلەمانتارن لێرەنا زۆر مانع بوون فەقیرانە زۆر کتابیان لەسەر تەعلیف کرد نووسراویان لەوە جێکن سەرکردایەتی ئێمە تێنەگەیشت ڕاستی لەو مەوزوعی کە کاکە ئەتوو بە لەو گۆڕێ عێراقی دەردەکەی لە بەندی حەوت ئەوە دکتۆر عەبدوڵڵا زۆری گلەی لەوەی هەیە کە سەرکردایەتی کورد چۆن چوو ئێکورە ناکچوو عێراقی دەرکرد لە بەندی حەوت یعنی عێراق
ئەتو دەست و پێت گیرایە ها ئەوە دەست و پێت دەکەینەوە ها قامچە دەستی وەرە وەرمان گەڕێ هەر فایدەی نەبوو لەبەرەوەی ئەمە دەزانین سەرکردایەت کرد ڕەنگە دڵسۆز بی نیشتیمان هەرچی وەسفەچی دەکەی بەڵام شارەزای عیلاقەتی دووەلی نییە ها دەبی وەچی دکتۆر نەبەز گوتی بە ململانێ و یان دکتۆر مامۆستا عەلی فەیلی گوتی بە ڕق و قینە نابی دەبی لە چکە وەزعی کوردستان زۆر حساسە تووشی وەزعی حساس بووە دەبی زۆر لەسەر خۆ پێی برین کاکە وەرە یان لێبگەڕی خەڵکی بەشداری بکە یان ئەوتە وەزعی گۆڕانکاریەکی زۆر حساس هاتە شەرق ئەوسەد بە هەموو لایەکمان با ئەو جارە هەرێمی کوردستان تووشی ئەو هەموو دەردەسەریە نەکەین لەسەر خۆ بیپەڕێنەوە ئەم لە ئەوەی ئەخیریشم ڕەنگە دکتۆر تەمەشام دەکا یعنی باسی یەکڕێزی دەکەن یەک ڕێزی ڕاستی بە ئەحزاب ڕوونادا نازم کامیان بوواتیان مشکلەکە قەیرانی کۆمەڵایەتی ڕاست دەکات چیتۆ ناو کۆمەڵایەت کاکە ئێستا بوویتە دوو دائیرەیەک 135 یعنی بە تەقریبی لەگە نزیکەی 65 هەفتا لێک جودا بیتەوە دوو تەبەقەی جودا دوو دنیای جودا یەکتر ناخوێنەوە ئەسڵەن ئەوی تر جامی ڕەش دەکە ئەویتکە نەبینی خانی دەباتە دەشتێ نەبینی منداری ناری تێکەری منداری تربی بڕۆ ڕقەمی مۆبایلی ڕقەمیوی تێدا نیە یعنی پێدا بڕۆ دوو تەبەقەی براهما و شۆڕای هەندی زۆر خراتر لێک دوور کرد ئەتو دەبی ئەوانە ئاشتکەوە ئەگەر لەوێ ئاشتی نەکەوە دار لە ئەوڕۆ لەگە ئەو فلان